من سپرایزێکم هەیە بۆ جەناب هاوڕێیەکی قەدیمی تۆ کە زۆر لە قەدیمەوە ئەمەوێ پێشەوەی ئەو هونەرمەندە بە ڕێزەبانکەم من سپاسی بێپایانی تۆکەم لەبەرەوەی تۆ یەکێ بوو لەو هونەرمەندانەی کە ڕێزت لە هەموو هونەرمەندەکانی باشوور گرتووە کە هاتوونەتە ڕۆژەڵا ئەمە من خۆم بە خۆمەوە وەزیفەیەزانم تۆ یەکێ بوو لەو هونەرمەندانەی تاکە هونەرمەند بوو کاک جەزار کە بەڕاستی هەیەی بەسەر هەموومان کە چوونەتە بانە سەقس ئەم پیاوە حرمەتێکی تایبەتی لە هەموو هونەرمەندەکان گرتووە بەبێ جیاواز جا ئەمە گەورەیە بۆ جەنابی کە لەگەڵ ڕێزم هونەرمەندی تر هەیە ئێستا ئیشاڵا گویان لە دەنگمە بێ و ئەی بیستن کە بە گرتیشیان ناوین خراپەشیان لەگەڵا کردوین لەگەڵ ڕێزما بۆیان هاتوونەتە ئێرە ئێمە ڕێزێکی بێپایانیان لێ من ڕێژی کەلان پێڵەن دیجە لێرە ڕێژی ناڵەمەی ناسییانە هات بۆبانە وتی کام عمر سەقزی جەنابتی بتم بڵێ تی من ڕێبواری مەلازادە منی نردوو بەلای تو ومش قەتم نەدی بوو نەمە ناسی وتم ناو نیشانتم بەرێ ڕێبوار من زۆر احترامی هەیە لەلای من یعنی نەتەنیا تۆ نەفەرێ لەگە تەواوی سلەیمانی بنێرێ حەزرم خزمەت کرد جوانە لە دایک و باوک وەلی ناونیشانێکم پێدا بە ڕازەکەی ناونیشانی پێدامێک دوو ناونیشان کە لێرە کارڕێبوار پێدا بوو فەرموو هەتا پارەشم پێدا لەو ناوە هاتەوە کاعمەر ئەوە بوو کە من وتم جا کاعمەر سەقزی لە ڕۆژەڵات کاکجەزای سازی لە باشوور بەڕاستی کاکجەزای سازیش حرمەت لە هەموو هونەرمەندانی هەر چوار پاچاکێ خۆشەویستان ئێوە پێڵێن سوتفە تەسادوف شتێکی وای پێڵێن من تەسادوفێکم بۆ جەنابە هەیە ئەو هونەرمەندە بە ڕێزە کە لێرە با بێتە ژوورەوە مە سوپرایزە بۆ کاعمەر سەقزی السلام عليكم. وعليكم السلام. ذاتي خوا كزماسي. ما بكرسي كبيرة. خوا كزماسي. دكتور كزماسي كاي. لا نعيش في فيروز بس. مبارك بك. الله بخير بيا. غاي مراتول كاك. ما شاء الله شو هذه تجوز. كاك الجزائر جان سلام. بلاش انا. بلاش. فاهم عليه. ما بقدر ما نيجني ايش السن بقول واي كرت لباش مبلغ عرزتي. يا أخوة بخير بي سرهر بوشار أمن بي أهو بوتو زانا اللي تشيمتي أنا كعمر سقزية كلو هنرمنداني كديرين هاوريتو دوستي سرەتا سلااوێکی گەر لە ئێوەی خۆشەویست لە ناخی دڵەوە بەگەرمی بە خراتی مامۆسای خۆشەویست کاوەرە دەسوڵزادە بە خراتی لێکم لەگەڵ کا خالێدی مراتپور لەخوا بەخێر سەرچاوەکانم کاکە خەڵکی خۆشەویست بە خراتی لێکم ڕێز و خۆشەویستم بۆ کاکجەزای خۆشەویست بۆ هەموو کارمەندانە بە تایبەتی جەلای گۆڵەوی خۆشەویست کاکجەرا کە برازای خۆمە دەستخۆشی لێ یەکەم سەرکەوتوی ئینشەڵڵا کاعمەر یەکێکە لەو کەسانە وەکو ئاردی گەنەوە بە ناوسازی ئەەکەی بە کولێرەی ئەەکەی بە کولیچەی ئەەکەی بە شتێکەکە ئەبێ کاعمەر وەسفی ناکرێت بەڕاستی کاعمەر من لە غەریبیا سەردەمێک باش بوو لەگەڵ ما سەردەمێکیش خراپ بوو بەس چاکەکەی وای کرد خراپەکەی سڕیەوە ئەویش خەتای خۆی نەبوو لە خزمەتان نەبوو دەستخۆشتان لێ ئاوانە تۆ کاعمەر ئەوەنەی منیش بیزانم زۆر بەیەکەوە و ئیشەکانتان زیاتر لە باڵێن ڕۆژهەڵات بەیەکەوە ئەگەر ئای قۆڕی ئەو خوایە بەسەری قەینەکە خەڵ